کردەوەکان ئەوانیش بە هەمان شێوە دەبێت دڵ و دەروونت خاوێن بێ. کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەیەوێت پەرە بە بانگەوازی هاوچەرخ و ڕاست و ڕەسەن بدات و بانگەوازی گفتاری بگۆڕێت بۆ بانگەوازی کردداری بە ئامانجی زیاتر تێگەشتنی خەڵک لە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەوەش لە ڕێگەی سیمینارەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستانەوەیە بۆ زانایان و بانخوازان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی باوەڕیوایە بانخوازی ڕاست و ڕەسەن دەبێت لە چوارچێوەی سنوورە شەرعیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێت و هاوچەرخ و سەردەمیانە بە جۆرێک لە زمانی وتنەوە بگۆڕێت بۆ زمانی کردار و هەڵوێست. کاتێک بانگەوازی ئیسلامی ڕەسەن دەبێت کە لە چوارچێوەی شەریعەتدا بێ و کاتێک ڕاست دەبێت کە بە شێواز و ئامرازی هاوشەرخانە بێ، بە شێواز و ئامرازی تازە بێ، بەو شێواز و ئامرازانە بێت کە خەڵک باشتر ئەو پەیامە حاڵی بن، باشتر ئەو پەیامە وەربگرن و ئەوەش جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردگارە کە دەفەرمێ ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. بانگەواز بکە بۆ لای ڕێبازی پەروەردگارت بە دانایی، بە حیکمت، واتە کارامەیی دانایی لێسانی و بە ئامۆژگاری چاک، واتە بە بانکردنەکەتان بۆ خەڵک بۆ لای ئیسلام، بۆ لای پەیامی خوا وابێ کە عەقلیان ئیقناعکە و دڵ و دەرونیان بجوڵێنێ، هەم بەشی عەقلی تێدا بێ هەم بەشی دڵی تێدا بێ. زانایان و بانخوازانی کۆمەڵی ئیسلامی دەڵێن دەبێت بە پەیدۆخی ئێستای کۆمەلگا و دید و تێڕوانینی خەڵک لە چوارچێوەی سنوورە شەرعیەکاندا گەیاندنی پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام بگۆڕێت. دەژڵێن سیمینارەکانی ئەمیری کۆمەڵی ئیسلامی دەکرێنە بنەمایەکی گرنگ بۆ بەرجەستەکردنی کاری بانخوازی و گەیاندنی پەیامی خودایی بە خەڵک. یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە زۆر بەداخەوە زۆر جا چەند کەسانێک یا چەند گروپ و دەستەیەک ویستویان نوێنەرایەتی ئەم دینە بکەن یا نوێنەرایەتی دینەکەیان کردووە بە هەڵە کردویان یا شتێکیان کردو ویستیان ڕاستی کەنەوە خراپتەیان کردووە. بۆیە بەڕاستی گەیاندن و پێگەیاندنی تاک بۆ ئەوەی بتوانێت بانگخواز و بانگەوازکارێکی سەرکەوتوو بێ پێویستی بە چەند خول و چەند سیمینارێکی تریشێ نەکەر بە یەک سیمینار کۆتایی پێ بهێنرێت. بۆیە بەڕاستی ڕاستکردنەوە، ڕێککردنەوە، گەیاندنی ڕاست و دروستی داوە پێویستی بەوە هەیە کەوا کەسانی شایستەی بۆ ئامادە بکرێت. سیمیناری بەرەو بانگەوازێکی ڕاست و ڕەسەن ناوەندی ڕاهێنان و گەشەپێدانی کۆمەڵی ئیسلامی ڕێکی خستووە کە لەلایەن ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە ژێر دەنا و نیشانی جیاوازدا پێشکەش دەکرێت و دواتریش دەبێتە نەخشە ڕێگەی کاری بانخوازانی کۆمەڵی ئیسلامی کوردستان. دیارێمە وەکو ناوەندی ڕاهێنان و گەشەپێدان ساڵانان پلانی خۆمان هەیە بۆ چاڵەچەکانمان. دیارە بۆ ساڵی 2019 پلانی تایبەتمان داناوە. جا لە چوارچێوەی ئەم پلانەدا کۆمەڵێک چاڵەکی بەخۆ دەگرێتن. یەکێک لەو چاڵەچانە کە لای ئێمە زۆر زەرور و گرنگ و پێویست بوو ئەویشکردنەوەی خولێک بوو بۆ بەڕێزان لە ناوەندی زانایانی کۆمەڵی ئیسلامی. دیارە ئێمە هەلەسەر تا و لە دەستپێشی داڕشتنی پلانەکانمان کردنەوەی خولێک بۆ ناوەندی زانایانمان بە ئامانجگرت بە پێویست زانی بە گرنگ زانین. لەوەش گرنگتر ئەوە بوو کە پێمان باش بوو ئەو خولات زیاتر بە ناوەڕۆک بکەین. بەپێی کرانەوە و فراوانبوونی دید و تێڕوانینی سەردەمیانە و هاوچەرخ بۆ دەقاینیەکان و بەربڵاوی کۆمەلگا بەڕووی جیهانی دەرەوەدا بانخوازی و گەیاندنی پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامیش پێویستی بە ڕێخستن و گۆڕینی سەردەمیانە هەیە بۆ ئەوەی تاک لە ناو گێژاوی ئایدیا و بۆچوونە جیاوازەکاندا لە ئامانج و بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام تێبگات. ئەوەش دەکەوێتە ئەستۆی لاین و ڕێکخراوە ئیسلامیەکان بە ڕێخستن و بەرجەستەکردنی بانگەوازێکی ڕاست و ڕەسەن. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.